سڵاوی خی گۆرتان لێبێت باسێکەکەم لەوەشیان باسەیە وەکو تیرێکی دووسەر بێتەوەی کە بە فەیسبووکی علوج بە هەندێک ناونیشانی نادیارەوە بکرێم ئامانج لەبەرەوەی کە من دەستەمە پرسێک کە ئەو پرسەیە ئەو خەڵکانە ڕازی نین بە هیچ شێوەیەک قسەی لەسەر بکرێت و هەندێک بە کپی بەبێ سۆشیال میدیا و بەبێ ڕاگەیاندن دەستیان خسۆتێری پەنابەر و بە ئارزوی خۆیان پاریان لێ هەڵەتەکێن و لیانە بن و لیانە خۆن و هەندێکیش لە ڕێی سۆشیال میدیاوە پاڵپشتیان و ڕاگەیاندنی خۆیان تایبەت بە خۆیان ئەو کارەکەن و ڕکلام بۆ خۆیانەکەن. من باسی بێویژدانی هەندێک هەمووینا لەوانەی کەیسوەرکەری پەنابەرین لەوانەی هەندێک خۆخۆیان بە محامی ناساندووە پارێزەر ناساندووە و پارێزەر نین. من لێرەیە باسی غەسل ناکەم ساڵانێکی زۆرە ئێواڵن غەسل وا و غەسل وا و غەسل وا و غەسل ئەمە و غەسل ئەوە بەڵام بیرتان نەچێت بۆ دوو کەلیمە قسە بۆ لاپەڕەیە قسە یعنی لە کاتێکا دەستی برە چقمەچەکە کەیسەکەی پیاویت یعنی بە سەفتەکراوی لای هەیە ئۆڕەدی ئەوەی کە ئیفرۆشێتەوە بە تۆ لەوە چێت تایسەد 200 جار بە کەسی بە خەڵکی کەی 1000 جاری کە بە خەڵکی فرۆشتێتەوە کەیسی وا هەیە توانم بڵم 2000 جار وتراوەتەوە بەڵام بە هەمووی 600 پاوەن لە کەمترینەکان 600 پاوەنە. بۆیە منە قسانەکەم لە سوینارەکان ئای بیسمەوە دیارترینیان گەنجێک بوتی من 2000 پاوەنم داوە بۆ کەیسەکەم. ئەمە لە پێناو چی لە پایەی چی بۆ بەڕاستی هەندێک کەس هەیە زۆر لێزانانە بەکپی ناتون سۆشیال میدیا خۆی بناسیێنێت و تەقینەوە بە خۆی دروستکات بۆی کە خەڵک کۆمنتی بۆ بنووسێت و بڵێت و پارت خواردوم. سۆشیال میدیای نیە هیچی نییە هەڵ لە ڕێگەی تەلەفۆناتەوەیشەکە بەس ئەو خەڵکی کەوڵ کردووە چۆن مە ڕێگەیەری کەوڵ یەکەیت و ئەیکەیتەوە سەر گۆشتەکە هیچی پێوە نایاڵیت بەڕاستی خەڵکی پەڕ و پۆلیە کردوێتەوە وە کاتێکیش کە یەکێکیش بەداچوونەکە بۆ پارەکەی و ئەزانێت کە ئەم کەسە پارێکی باشی لێ خواردەوە یشێکی باشی بۆ نەکردووە کامێرێکی داناوە تۆ ناتوانانی بچیتە ئۆفیسەکەی هەچ کاتێک موعیدت لەگەڵ یانە بێ دەرگا دێ ناکاتەوە کاتێک جەڕەس هەیە لە دەرگا لە کامێرەکە و سێرگات تۆ فڵان کەسی دەرگا دێ ناکاتەوە. معقولە پەنابەر بووە و تدی کاک فڵان کەس من تازە گەشتوم لەم شاری ئێوەم لەم وەستێلەم بۆ خاتری خوا کەیسەکەم تۆزێ ئەوەیە و بەپەلەم بەس چایەکی پیا بخشێنە یعنی پەنابەرەکە وای زانی وە بەیانیە ترڤیەتی پەنابەر کە تازە گات هێرە سەری دنیا لێتەوە بە یەکە ئەو کلاینتی خۆی هەبوو کلاینتەکانی نەبینیوە بەس کەزانیوەتی ئەم کەسە سادی و تازات و شتەکان بۆ شێوەی نازانانی وێتی خێراوەرە ئۆفیسەکەش داخم بەس لەبەر خاتی تۆ نیو سەعات زیاتر مێنمەوە ئەڵێ کە چوون بەداخیشەوە لە ئۆفیسەکەی هاتوویە دەرەوە بە شەرتێکی سەعاتی لەبەر 10 دقیقە من گەشتمە ئۆفیسەکەی لە بەردەرگای ئۆفیسەکەیە 13 دقیقە قسەی لەگەڵا کردم و 350 پاوەند لێ چەندم. ئەمە ناوەنێن چی بەڕاستی ناوەنێن چی ناوێنن هەرچی بینێن پارە ئەسەرن قەی ناکە هیچ شتێک لە بەرامبەر بەلاشا نییە یعنی هیچ شتێک لە وڵاتەیە بێ بەرامبەر نییە بەڵام ئەڵێ خەتە نەسونەتە نەک لە بنا تۆش کاکە ئیشەکەیت بە کاکە 2000 پاوەند بۆ 1000 پاوەند بۆ 600 پاوەند 300 پاوەند 200 پاوەند ئەوانش تازن ئەوانش هاو نیشتیمان و ئەی بابێت تۆ لەومی پارتی یەکێتی ناکەیت ناڵی بێوژدا هەر ئەو کەیس وەرکەرانە وەرە بڕۆ قسەیان لەگەڵا هاکەین وەرە دانیشین لە مەجلیسێکە بۆ من خۆم عەلانەکە مەڵم کاکە وەڵام من لەم دەقەوە یەکێتیم لەوەشە سەد قسەم پێ بڵێ ئای کاک سەیدەوە عیب ناکەی خۆت فرۆشتۆ بە یەکێتی و تۆ نازانی وان دزین و تاڵانچین و ئەی کاکە خۆت دزی و تاڵانچی نیت ببرم منم بۆیە نایەڵم لێوە یەکسەر دەسەکەم بە فەلسەفە لێدان یا پۆستێ بکەم باسی کەسێ بکەم کەسایەتی بکەن کوردستان چییە کاکە ئێمە لە داخی و دەغەڵانە ڕامان کردووە لێرەش ئەوە ناکەیت بەڵام کەسێکی خۆشی لەم لاوە دەغەڵیەت بوو لە ڕووی جەنابەت پەنابەری داما و داپڵۆسێنێ بە پارە کاکە کەسابەتەکەی ڕەبی لەش ساق بێ کاکە ئێمەش دەستخۆشی لێکین بەڵام برای بەڕێزم بە ویژدان و ویشکە 2000 پاوەند 3000 پاوەند بۆ پەنابەری داما و هەموو دەرگاکانی لێ داخراوە فرێش کلێمێک هاتووە لە 1500 پاوەند لێ کردووە کاکە بە ویژدانەوە تۆ ئەزانی ئەو ئەگە تۆ کوالیفیکیشن دەبێت بۆ کارەکەت ئەگە تۆ شاهادت هەبێت سەرتیفیکەیت هەبێت و سەرڕای ئەوە ناتوانانی لە پرایسیسەکانی خۆیت ئەو پانەی کە دیاری کراوەڵانی خۆش لا بدەیت لاشەیی با بە ویژدان و لا بدەیت کاکە با بە ویژدان و لا دەی با ویژدانمان بێت ئەمەی کە منێڵم باسی هەمووتان ناکەم یەکسەر تۆ بین بەرەوە سەری خۆت دڵنیام و کەسێکی کە هەر لە خۆی قسە فڕەیە ئیلا و بیلا و کەسە خۆی بخاڵیت یایە بۆیە ئەتەقێتەوە و پێی قبوڵ ناکرێ ئەگەر نا تۆپاکی لە خۆت بێ باک بە من باسەکەم بۆ بێ ویژدانانەیە بەڕاستی پێم ناخۆشە ئێمە وەکو کۆمەڵی کوردی
کوردی بەریتانیا ڕێکخراوەکەمان یاکو خۆم کەشمە سیمینار کۆبنەکانم ئەیان بینم لە وتێرەکان قسەکەن تەلەفۆنمان بۆ یە کاکە 130,000 فۆلۆوەری تیاوە پێیجی من کاکە ئەم 130,000 20,000ی پەلامبەر بێت هەزاریان هەندێک شکال شەکواکانە گەێنێتەوە لە ئێمە کاکی خۆم یعنی خۆمە کوجاران نییە بڵێ تەوا وەڵام لەم لە ئەوەکە من دەنگم بەی شوێنە ناکە دەیان ناوی سەوتیمان لایەکە پارە خوراوە باسی کەسیش مەکن بۆ من شتەکە یەک نەفەر نییە یعنی ئەو نەفەرش کە ئێوە باسیەکەن قەسەم بەخوا لەوە چێ زۆر لەو خەڵکانە باشتر بێت و هەروایشە کە بە بێدەنگی سۆشیال میدیای نییە و بەدەقەڵی خەڵکی دادڕیوە و هەڵپاچیوە و هەڵماڵیوە وجدانتان بێت ساڵی پار من بەوە کۆتایی پێێنم لەگەڵ ما بمێننەوە وجدانتان بێت ساڵی پار بوو یا پێرار بوو خۆشک و برایەک 1,000 پاونیان لێسەندرا بوو بۆ کەیسێک برادەرەکە سێری کەیسەکەم کرد کەیسێکی زۆر شڕ و شاتاڵ و بەقەڵم و پاداش نووسرا بوویەوە تەلەفۆنمان کرد بۆ برادەرەکە وتمان کاکە تۆ چ وجدانێکە 1,000 پاوند لێسەندوون وەڵا کاکە پۆلیسیەکەی ئەمە وایە و ئەمەیە ئەوەیە با بە پۆلیسی چی تۆ بە پاندان شتەکە بۆ نووسیوە بەخوا کاکەم قسەم لەگەڵا کردوون تم برای بەڕێزم پارەگەڕێنیتەوە منا پارەی چی یەکەم جار نەچوە ژێری بە کورتێکەی وای لیا دیکاکەی پێسەیان بۆ گەڕم کاکسەی لەبەر حرمەتی تۆ وتم هەمویان بۆ گەڕێنیتەوە یان ڤیدۆت لەسەرکەم کاکە کاکسیت باکی دو سەیان لێ وەرگرمەوە بۆ خۆم وتم نییە هەموو پارەکەم فوتبۆڵ ڕیفۆن دەکەی بۆ ئەگەڕێنیتەوە جا برای بەڕێزمەوە من دانەیەکم چارەسەر کرد دوانمان چارەسەر کرد دەمان چارەسەر کرد بەس کاکە خۆ زۆر نەوانی کە سۆشیال میدیایان نییە کە بە دزیوە بەلا خەڵکە بەن و دەرزی بووەکەن ئێوەش کاکە بین مەبن پرسوالکەن ئەم لاولا بکەن من خەڵکەزانمەوەی شای کات و هەرواڵێ مەی دەبم بینێرەوە بە کوردستان داهاتەکەی یارمەتیەکە یاوکاریەکەی وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵا باهی لاگ نەمن باسەکە زۆر ئەڵەگرێ و ئیشیکەین بە تەفسیل ئینشاءڵڵا کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4